وەختی هاتە پاڵێکیانی چراکە زەرد بوو کەمێکی تر عەقڵ لا چووە و خەشم شروع کرێسە تەسمیمگیری کە ئەگەر حەقیش وەدەستوێت هەر غەڵەت. بەنابەرئین خوا لوتفی کردەوە ئێمە بەر لەوە جمێن بوێن فشاری قەلبمان فشاری زەرەبانی قەلب تعدادی ئەچواتە بان بەن داخەوێت بەری چاو سوورەوێت نازانم ئیلا ئاخر. پس ئەو کەسە گەرەکیە خەشمی خۆی کنترۆل بکە وەکی زلزلەکە یەک سانیەش پیشبینی بکریایە 60-70% خەسارەتی زلزلە کەمەوە. دەی دوایەوە ئێمە خەشمەتوانین پیشبینی بکەین بۆ خەسارەتی کەم نەکەین. یەک دەلیلی هەکەمی ناکەینەوە. ژین بەخوا براوە دەستی خۆم نییە مردمی ژێژن ڕاستەکەی دوو خەشمیش نەفعی هەیە و جۆرەوە تەوزیحم داوە وەلێ نەفعەکەی کۆتا مودەتە بڵند مودەت نییە. پس ئەڕۆمە ناوی ڕەوشی کنترۆڵی خەشم. تەسەور بکەن ئاخرین دەفعەیەکە عەسەبانی بوو. ئەم سوالە لە خۆمانەکەین چۆن ئەزانم عەسەبانی بووم. ئەمە ێژن پێی خوداگاهی ئەها وتم کامپیوتەر خوداگاهی نییە کامپیوتەر نازانێ عەسەبانی بوو نازانێ خۆشحاڵە وەلێ هێمە ئەزانین. مەساڵێکی سادەی بۆ بازە پیرەژن هەست سەریان گلەکە ێژنام قورسە بخۆێژە لایە قورس ناخۆم قورس خاص نییە بۆ من ێژە تینم بوورەر ئەوا کەمە چنگەنەیتە ناقییانەیان تاسێنی تینیان نەگیرێتەوە و 2 دقیقە سرێشەکەیان لەم لێتەوە. بەعزێ کەس نازانێت سەری گل بکات چی لە ئێشیەخات ئەستامینوفون لە ئێشیەخات حمام لە ئێشیەخات وەرزش لە ئێشیەخات تینۆگرتن لە ئێشیەخات هەنۆزیش ناتوانێت پیاوەتی بکاتێکی خۆیان ێژێ بۆ مردم سەرپەڕە و بۆ خۆم بنەی ناکە حازرە مشکڵی مردم حەل بکە وەلێ چون خۆی نەناسیە ناتوانێت مشکڵی خۆی حەل بکە. بەنابەرئین ئەو کەسە گەرەکیەسی کۆمەکی خۆی بکە ئەشێ بزانێت کەی عەسەبانی وێت. بەعزێ کەس نازانێت کەی عەسەبانی وێت. ئەگەر نازانن لەمەودا چون وتمان بەعزێ کەس دعاکاژە من هەر عەسەبانی ناوم ئیمکانی نییە بەشەر وێت و عەسەبانی نەوێت. پس بۆ بتوانین عەسەبانیەتی خۆمان کنترۆڵ بکەین کەی عەسەبانی ئەویت علامەتەکانیم بۆ بێژێ بۆ علامەتەکان بکەوێتەوە بیرە ئاخرین دەفعەیەکە عەسەبانی بووی یعنی زەرەبانی قەلب و چووەبان هەناسەوتن بووە بۆنە گەرم بوو خوێن بەری چاوتیرت و ئیلا ئاخر بێرۆ بیرە. ڕاستی بەر لەوە عەسەبانی بوویت قسە کرد قسە گەنەکانە کرد یا دوای ئەوە عەسەبانی بوویت یعنی دوای ئەوە زەرەبانی قەلب و چووەبان پەلامودا یا لەبەرا پەلامودا و لەولا زەرەبانی قەلب و چووەبان لەبەرا جمێنودا و لەولا داخ بووی یا لەبەرا داخ بوویت و لەولا جمێنودا تەبیعەتەن لەبەرا داخەوین لەولا جمێنەدەین وەکو ئاورێک ڕۆشنی ئەکەی ڕۆشن بوو لەولا گڕ ئەسێنێت. هەر کێ گەرەکی عەسەبانیەتی خۆی کنترۆڵ بکە علامەتەکان ڕۆشن بوون ئەگەر هیچ نەکات یعنی ئیجازە بووە کاری خۆی بکە عەسەبانیەت هەرچێتێت فرۆوێ. مەساڵێکتان بۆم تەسەور بکەن ڕۆژێک داوتانە لە مناڵێکتان عەسەبانی بوون هەڵ ئەسی شەقازلەیەکی دەکە ئیتر شەقازلەی دوو موسێ و موشەقەکە و بۆقەکە ئیتر وەدەستی خۆی نییە لە خۆتەوە ئەیکەی وەلێ شەقازلەی ئەوڵ نەوەشانوێت دوو موسێ و مەکەش ناوەشێنی. عەسەبانیەت وەکی بنزینێکە کرمیتی پێوەنەی کرمیتەکە کەوتە پاڵی باقیەکەی لە خۆیەوە ئەچوات. پس سوالەکە ئاخرین دەفعەیەک عەسەبانی بووی کەی و چۆن زانی عەسەبانی بووی وەختی عەسەبانی بووی چی کرد دوای ئەو زەرەبانی قەلب و چتە کارێک کردێ بێژە چی کرد. هەر کەسێک کارێکە یەکێک پەلامە یەکێک دەسەوە شوێنێ یەکێک دائەنشێ یەکێک چون چاری کاوران ناکە هیچ نێش وەکەکەی مەلا ناسرەدین گەرەکی و دەست بۆشێنێ وەلێ چون چاری نەکرد هیچی نەکرد دەستی چی نەوەشان هەروە بێدەنگ ماوە. پس فرێکمان عەسەبانی ئەوین زەرەبانی قەلبمان ئەچواتە بان ئەزانین عەسەبانیش بووین وەلێ چون ئەزانین ناتوانین بکەین هیچمان نەکرد. سوالی بعدی دوای ئەوە عەسەبانی بوویت زانی عەسەبانی بوویت پەلامودا یا پەلامونەدا چی کرد نەتیجەیەک پێشتێت ئەپرسی نێژین ئەو کارتە کرد نەتیجەکەی چی و مەسەڵەن من ئاخرین دەفعەیەکە عەسەبانی بووم نیم سەعات لەمەوبەر و چۆن زانی عەسەبانی بووی داخ بووم قەپم کرە زوان ما فشارم بۆ هاو چی کرد پەلامیمدا خۆب لە نەتیجەی پەلامەکە نەتیجەیەکە کرد ئەویش پاترکیا و ڕای کردە دوا و منیش گەیمە نەتیجەی کارەکەم. سەعاتێک لەوە دووە دوای ئەوە چی کرد ێژین نەتیجەکەی چی و وەڵام من گەیمە ئارەزوو ئەو شتە گەرەکم و بیکەم کردم وتمە کارا خۆی لا نەدا پەلاممدا تەکی دا دوا و منیش ڕاو
لە دراز مدەتە ئیسا خۆشحاڵی واتە کردێسێ غاڵبەن هێمە لە نەتیجەی عەسەبانیەتە ئەگەر ئاوامێکی ئەخلاقیین پەشیمانەوینەوە ئاوامی پەشیمانیش وە شەرتێک ئەتوانێت بێژێ پەشیمانم ڕەفتاری عەکسی ئەو ڕەفتاریە لەمەوە دووە شروع بکە. سوالەکان وە تەرتیب ئاخرین دەفعەیەکە عەسەبانی بووی کەی و چۆن زانی عەسەبانی بووی چی کرد نەتیجەکەی چی و لەمە ولاچیەکەی 5 سوال. جواوی ئەمانە ئەگەر بدەیتۆ ئەگەیتە ئەو نەتیجە کە من ئاخرین دەفعەیەکە عەسەبانی بووم دوێکە و زەرەبانی قەلبم چووەبان پەلامی کاورامدا کاورایش پەلامی منیدا من سەری ئەوم شکان ئەویش سەری منی شکان ئەمە نەتیجەکەی. لەوە دوا چی کرد بەخوا برا کارێک خراومان کرد خۆزای هەر هیچمان نەوتای خۆزایەکێ بۆیە ناوژیمانی بکردای ئەم پەنمانە پیان نەدرێ ئایا ژن شەڕکەر بزانێ ناوژی کرد چی بووەکە باوکی خۆی کاتە قوڕوانی. بەنابەرین لە ئەو لەحزەی ئاخری عەسەبانیەتە چون پەشیمانەوی تۆ هێمەیەژین ئیسا کارێکی جەدید بکە. هەمتر ئەم سوالە لە خۆ پرسەرەوەمە دەربانەکەیە ئاخرین دەفعە عەسەبانی بووی کەی و چۆن زانی عەسەبانی بووی چی کرد ئیسا چی ئەکەی. ئەم دەفعە ئەگەر عەسەبانی بوومە گەیمەوە نوقتە ئەو دەفعە پەلاممدا ئەم دەفعە پەلام ناوم. ئیسا ئەوەڵین سوالێکە مەترەحەوێژە بەخوا برا من ناتوانم واکو من ناتوانم بەری خۆم بووم. ڕاستەکەی ناتوانی بەری خۆ بووری ئاخر فێر بووی تۆ 30 ساڵە واینە فێر بووی چۆن وە 3 دقیقە ئەوە زەویت پس ئەشێ فکرێکی جەدید بۆ بکەین ئەمە فکرە جەدیدە کەس. من 5 دەفعە عەسەبانیەتی خۆم ناو ئەوەم یەکێکیان لە هەر پەنجەکەیان فرەتر تووڕەم گولەیەکم پێوە بنە ناڕۆمە دووە وەلی یەکێکیان لە گشتیان کەمتر تووڕەم. تۆ ئەمیانە جارێ تەمرین بکەی. مناڵەکەم ئاوی ڕژانی ئەمە تووڕەیەک هاوسێکەکەم دەنگی زەفتەکەی دا زەبان و نایاڵێ بخەفین ئەمە تووڕەیەکی تر. کاورایە هاتێت دایەوە قەی ماشینەکەما و خەریکە ڕایچەکە ناوێسێ ئەمە تووڕەیەکی تر. کاورایەک دەری ماڵی پێ مرتەوە ناحەساوەکە و خەریکەت لە فڕۆکە و دەکا لە شتەکانی شکێنێ ئەمە تووڕەیەکی تر. یەکێک عەقایدم ئەفکارم ژنم مناڵم گولەیەکی چیرتۆ دەستە خەریکە ئەی تەقینێتێن بمکوژێ ئەمیشە عەسەبانیەتێکی تر. تەبیعەتەن خەشم لەراوە فرە سەخت کۆنتڕۆڵەکری منیش ناژمە تۆ بچۆ تەمرین لێوە شروع بکەی. ئەو کەسانە ئەچنە ژمناستیک ئەچنە کوشتی لەبەرە ڕاکردن و بازبردنیان پێ فێرەکەن. ڕەحەتترین عەسەبانیەتتان انتخاب بکەن. مەسەڵەن ئیمشەو چوونۆ فەرز دەکەین داوای ئاو بکەن و پێتانی نەوێن لە دوایەوە قەرارە بقیڕێن بێژنەرێ کورە من سەعاتێکە داوای ئاوەکەم وەختێ گەرەکتە بقیڕێنی بەر لەوە کەمێ بۆیانە داخەوێ بۆیانە داخ بوو چرا زەردەکە ڕۆشن بوو. ئەگەر گەرەکتە پیاەکی خاسووی وەختێسی بێسی وەختیەوە نییە بڕۆی چون هەر بڕۆی لە چوارڕاکە گیرەکەی خەسارەتی هەردوو لای چونوە لە باڵا ئەشێ معزەرەت خایی بۆ بکەی. بەنابەرین لە وەختە کەمێ خۆگیر بووە بکەفە بیری فەرمایشی حەزرەت صلی الله علیه وسلم ئێژێ ئەگەر ئەڕۆی بێسە ئەگەر قسەکەی قسە مەکە ئەگەر هەڵسایی دانشە هەر چێکەکەی ڕەفتاری عەکسی چون باعث ئەوێت لە هەیەجان بێتەوە دەربچیتۆ ناوی عەقڵ. الان حاڵەتێکی ترمانە زەمانێکە مردم لە هێوە عەسەبانیەوەن خۆ هێمە هەمیشە لە مردم عەسەبانی ناوین. من ژنەکەم لێم عەسەبانی بووە ئیمڕۆ من لە ئەو عەسەبانی بووم وەلە ئیسا ئەو لە من عەسەبانی بووە بازێ کەس نازانێ مردم لێ عەسەبانین. کاورا عەسەبانی بووە ێژە من مەرگت میخام تۆ عەزیز میشی من ئەو عەسەبانی بووە لێم هەر پەلام ماوە شەڕم تەقاگا من هەر خەریکم شۆخی تەقاگەم ئاخرەکەی ممکنە ئێشێکم پێ بگەێنێ تا حاڵی بوو. بەنابەرین لازمە هێمە یاوبرین دیگەران کەی عەسەبانیەوەن. ڕاستی هێوە کێ من عەسەبانی بووم کێزان عەسەبانی مەهات ماشام بکەن من کەی عەسەبانیم عەسەبانی میان نییە لە ڕووی چی زانیتان خۆ زەرەبانی قەلبی منتان چاو پێ نەکەوت خۆ فشاری خوێنی منتان چاو پێ نەکەوت لە ڕووی دەنگی من زانیتان. هێمە عەسەبانیەتی خۆمان لە ڕووی ئەحساسمان ئەزانین وەلە عەسەبانیەتی خەڵک لە ڕووی ڕەفتاریان نەشێ بزانین. ڕەفتاری ئامێکی عەسەبانی سورعەت پێیاکە ڕەفتاری ئامێکی عەسەبانی نەزمی لە ئاچوان چهرەی ئامێکی عەسەبانی سوورەوێتەوە. بەنابەرین هۆشتان بێت بەعزێ وەخت شەڕێلێکەیەکەی نینێوەسن نازانین تەرەف عەسەبانی. ئەگەر زانی و تەرەف عەسەبانیە بزانە عەقڵی لە کار کەوتووە و هەیەجانی کارەکە تا بەیانی منطقی قسەی تەقا بکە حاڵی ناوێ هەیەجانیش قسەی تەقا بکە ئێکاوە کوتەکە جێی بێڵە بێرەتر جێی بێڵە تا کەمێتر ئارامەوێتەوە عەقڵ تێتەوە هەیەجان لاچووە نە تۆ ئاسی بوو دیە نە ئەو ئاسی بوویتی ئەنا چاری نایەت ممکنە هەرکتان ئاسی بوێنن. بەنابەرین وەختێکانە شەخصێک عەسەبانیە نێزیکترین شەخص ناو بوون
براتانە خۆشکتانە هاوکارتانە کەنیشکتانە کوڕتانە نێزیکترین فەردێکە عەسەبانی بووە فرەتر زندگی تەقاکەن لە خۆتان بپرسن ئاخرین دەفەیەکەوە ئامە عەسەبانی بوو کەی چۆن زانیتان عەسەبانی بووە چون دایلێتان زانیتان دەی دێر زانیتانە لە چرا زەردەکە استفادەتان نەکرێت تا دەو بکان نەزانیوە خۆ دەیکەی فایدەی هەیە ئەشێ بەر لەوە پەلامو بووە بزانی تا نێڵی پەلامو بووە بەنابەرین کەمێ وریا بوونەوە ئەگەر کەسێک لە هێوە عەسەبانی وێ علامەتێلی عەسەبانیەت لەو ئاما لە چهرەیە لە گوفتاریا لە دەنیا لە دەستیا لە لەرزینیا لە قەب ئەزواناکردنیا بمەحز ئێمە ئەمتانە دی بە جەنگاوەری با کەسی ستیز کە زوو گوریزت بووەت یا گوزیرت بووەت یا گوریز تەکی کەسێکا شەڕ بکەن ڕۆژێکی شەڕتان کرد یا چاری بکەن یا بتوانن ڕابکەن دوو مەوجودێکی زندە کە بەقایان فرەوە ئەوەسە توانیە بکوژە و ئەوەسە توانیە دەرچی ئاهوو بۆمان ئەشێ ڕابکە شێر بۆمان ئەشێ قەپبووری هێوە چون ئینسانن لە ئیجتیماعا قەپگرتن زەرورەتە نەتانوێت وەلێ ڕاکردن فرە باشەوێت بتانوێت ئەزانن تەرەف دەڕەندەس ڕابکەن با نەتانوێت وەختی ئارام بووە چون لە وەختی خەشما دەڕەندەگی ئەگەیەتە ئەوچ وەختی ئارام بووە بچن قسەی خۆتانی تەقا بکەن ئاخرین قسەیەکەمە لەم بەخشە ئەمەسە عەرزتانی بکەم خەشم ئەگەر خاڵی نەوێت بە شەرەکە تێکەشکێنێت ئەم باخەڵەت شتێکە دێرێت عنازەیەکیە زیاتر لە عنازەکەی تێبکە ئەڕژێت خەشم فرە بیدەیتە ناوی خۆی لە خۆی عەسەبانیەویت کەسێ لە خۆی عەسەبانی بێژێ بەخوا ئاشێ خۆم بکوژم خۆم لە دەستی خۆم ڕزگار بکەم ئەفسوردەگی شروع ئەوێت و ئەگەر کەسێ نوێ کۆمەکی بکە خودکوشی ئەکات ڕۆژێک پس ئەشێ ئەم خەشمە خاڵی بکە عەسەبانیەت فەقەت دەرینەدەی غەڵەتە خۆ ئاسی بوێنی ئەشێ عەسەبانیەتەکە بڕژێنی و ئەگەر تەرەفی مقابڵی چ تۆ عەسەبانی کردێ ذاتی نییە هیچ بێژێ پڕبێت ڕۆژێکە ترسم بوو کوژێت ئاهایەژن ترسە زاور خراو دەسەوە شێنێ ئاخرەکەی ڕۆژێک تێت وا دەتەکات ێژێن نەوا چاری نەکەم دەستی ئەوڵ ێشێ دەکەم و لە گلی بخەم بەنابەرین دوو حاڵەتمان هەست وەختێکانە خەشم لە دەرونی خۆتا پڕ بووێ چون هەیەجانی ویت بیڕژێنی غەڵەتەی ڕژێنی تۆش بێسە خۆ کنترۆڵ کە سارد بوویتۆ جا بێژەوە تەرەف لە دەستی عەسەبانی من وە کەیوانۆ مێژم کەیوانۆ فڵانە ڕۆژ من لە دەستی تۆ عەسەبانی وم فرێش ناڕەحەت بووم ئینتزارم نەوت تۆ وا بکەیوە من وەلێ چون خۆشتم گەرەک و هیچم نەوت خەشمەکە تەواو ڕژیا قسەکەیشت کرد وەلێ وەزوانی هەیەجان نەکرد وەزوانی عەقڵ کردن وەزوانی دڵ نەکرد تەرەفیش ئەگەر لە تۆ ناڕەحەتەوێت یا عەسەبانیەوێ لێ تۆش نازانی ێژی پێژی مەسڵان کەیوانۆم لە من عەسەبانی بوو ێژم کەیوانۆ من نازانم ئەو ڕۆژە تۆ بۆچی لە من عەسەبانی بوویت ئەگەر بێژی بۆچی لە من عەسەبانی بوویت کارێکەکەمی تر لە من عەسەبانی نوێت هێمە بەعزێ وەخت نازانین تەرەف بۆچی لێمان عەسەبانیە عەسەبانی ئەوێ و شەڕەکە و سەعاتێکی تریش هەمە کاتۆ شەڕتێکمانە هەر لەسەری چتە بەرمەکە بپرسن لێی بزانن چی هێوە ئەوی عەسەبانی کرد بەنابەرین ئەگەر خلاصەی بکەمەوە عەسەبانیەت تەبیعیە هەرکی عەسەبانی نەوێ ساق نییە عەسەبانیەتی غەڵەت عەسەبانیە کە بە من بە تۆ بە ئەمواڵی من بە ئەمواڵی تۆ ئاسیب بگێنێ بەر لە عەسەبانیەت چراغەلی زەرد لە بەیانی پیاوە وەکو زەرەبانی قەلب فشاری خوێن قەپ ئەزواناکردن ڕۆشنەوێت دوای ئەوە سەرڕەفتاری غەڵەت شروعەوێت چون لە دوای ئەوە هەدایەت لە عەقڵ ئەدرێتە دەستی دڵ ئەگەر لە ئەو وەختەوە هێمە عەسەبانین بەری خۆمان برین یا تەرەف عەسەبانیە خۆمانی لێ دوورکەینەوە نە هێمە ئاسیب بوێنین نە تەرەفی مقابڵ و چون عەسەبانیەت لە وجودمانە بمێنێتەوە ئاسیبمان پێگەێنێ وەختی هەیەجانەکە نەما و گەیتە ئارامش ئەشێ بێژی وە تەرەف هاوسێ عەزیز ئەو شەوە تۆ زەفتەکەت ڕۆشن کردو هێمە تابەیانی نەخەفتین ئەو شەوە بچوایان خوێنێکتانە کردەوەی مەیلمە دەستم خۆشە ڕۆشنم کردو وەلێ سوحایەژی پێژی ئیمشەو زەماوەن و ژێنەوەڵا وەڵا لە خۆما زەماوەنە چون زەفتەکەتان تا بەیانی نەیەڵا ئێمە بخەین خەشمەکەت و ڕژان و ئەویش زانیەسی نایشتوانێ شەڕتەکە بکە تەبریکتان پێژم دوێشە و حتمەن خەوەرێ خۆشیان پێتاندا و بۆچی بەخوا دوێشە تا بەیانیەوە نەتانیڵا ئێمە بخەفین ئێمەشتمان چون خۆشیانە با خۆشیەکەیان نەشێوێنین تەواو خەوە عەسەبانیەتەکەت و ڕژان و منطقی ترین ڕۆژ ئەگەر تەرەفیش لە تۆ عەسەبانی بووە خەوەرنی نازانی چی تۆ ئەوی عەسەبانی کرێ لێ بپرسە ئەو ڕۆژەوە عەسەبانی بوویت من چووم بۆوە حەزم نەکرد فرەتر عەسەبانی بووی نازانم چی من تۆی عەسەبانی کردێ ئەگەر ئەزانی ئەتوانم کارێ بکەم عەسەبانی نەوی پێمی بێژە بابیکەم
پس ئەگەر گەرەکمانوێت ئەتوانین عەسەبانیەتمان کۆنتڕۆڵ بکەین بۆ کۆنتڕۆڵی لە کەمترین عەسەبانیەتتانەوە تەمرین شروع بکەن ئاخرین دەفەکەی و چۆن زانی و چی کرد چی بوو چی ئەکەی لەمەودا وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه